بەیانیتان باش و ڕۆژتان باش لە پرۆگرامی ڕۆژباشەوە ئەم بەیانیش دەبنەوەیان ماڵەکانتان بۆ هیوایم کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش و پڕوزە بێ بۆتان. ئەمڕۆ تا ڕادەیەک کە شەکە جیاوازە باراناویە وێ بۆ هیوایم کە وزە بەخش بێ بۆ ئێوە ئەوە تەواوی ئەو کارانەی کە ئەکرێت لەم ڕۆدا جێبەجێ بکەن بە باشی بڕوات و بە تەندروستێکی باشیش. ئێمە کۆمەڵە بەرگە و بابەتی هەمەڕان کللتوری هوەری ئەدەبیمان بۆ ئامادە کردوون و تەوەری پرۆگرامەکەشمان ئەمڕۆ باسکردنە لە نووسەرێکی بتوانە کەسێکی شارەدا بەڵام دواتر کە میوانەکەمتان بینی ئەو کاتە لێستا باسی ناکەم ئەبێتە سپرایز و باسکردنە لە ڕەوشی ئەدەب و نووسین و ئەو کتێبە نوێش کە ئێستا نووسیوێتی نووسەر. جگەلەوە بەرگە و بابەتی دیکەی هەمە ڕەنگمانە بێ بەڵام سەرەتا بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی گیانەکان دەست پێ دەکەم و دواتر بەردەوامە بین. کازمی بەڵێن دەدات ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە لە یاسای بودجە جێبەجێ بکات. ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کوردستان 24 ڕایگەیاند سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیرانی عێراق پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامداوە و کازمی بەڵێنی ئەوەی داوە کە ئەو بابەتەی پەیوەستە بە هەرێمی کوردستان لە یاسای بودجەدا بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و داواشی کردووە بۆ ئەو مەبەستە شاندێکی تەکنیکی لە وەزارەتی دارایی و سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان سەردانی بەخدا بکەن. ئەمڕۆ موچەی مانگی ئایاری فەرمانبەران دابش دەکرێت. ئەمڕۆ دەست بە دابشکردنی موچە دەکرێت و موچەی وەزارەتی تەندروستی دابش دەکرێت. دابشکردنی موچە بە لێبڕینی 121 دەبێت و ئەمە لە کاتێکدایە بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی لێبڕینی موچەی فەرمانبەران و جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەختە لەسەر بودجە بەم نزیکانە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات. بە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 5 مانگە هەر 30 ڕۆژ جارێک موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابش بکرێت و دوانەکەوێت. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی 5 وەزیری حکوومەت تاوانەکانی کوشتن و کوشتنی ئافرەتان و خۆکوشتن تاو توێ دەکات. سامان ئەحمەد بەکر بەڕێوەبەری ڕاگەاندنی پەرلەمان بە کوردستان 24 ڕاگەیان ئەمڕۆ سێشەممە پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە و کۆبوونەوەکان نابێتە تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر تاوانەکانی کوشتن بەگشتی و کوشتنی ئافرەتان و خۆکوشتن. ئاماژەی بەوەش کرد هەریەک لە ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان و پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی و کوێستان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی و حەمەی حەمەسەعید وەزیری ڕۆشنبیری و لاوان و خانزاد ئەحمەد ئەمینداری ئەنجومەنی باڵای خانمان لە کۆبوونەوەکە بەشدار دەبن. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای دەکات 164,300 ژەم ڤاکسین گەیشتووەتە هەرێمی کوردستان و زیاتر لە 100,000 ژەمی بە هاوڵاتیان دراوە و وەرگرتنی ڤاکسین بەردەوامە. وەزیری تەندروستی هەرێمی کوردستان ڕوونیشی کردەوە پاسپۆرتی تایبەت بە وەرگرتنی ڤاکسین ئامادە دەکەن. کورتێک لە هەواڵە ناوخۆی و گیانەکان پێشکەش کرد. ئەگەر باسی وشکە ساڵی بکەین بێگومان ئەم ساڵ زۆرێک لە جوتیاران یاخود کەسانی شارەزار لە بواری کشتتوکاڵ و کەژناسیشدا ئاماژیان بەوە کردووە کە ئەم ساڵ وشکە ساڵی بووە. ئەوەش بۆتە هۆیەوەی کە جوتیاران هەندێک ساردنەوە یاخود ئەو میوانەی کە پێویستەکە بیچێنن هەوڵە نەداوە لە بەرەوەی بەهۆی کەمی بارانەوە یاخود خەم لەوە بخۆن کە نەتوانن بەرهەمێکی باش بەدەست بێنن. بۆیە وەرزی چاندنی بەرووبوومە هاوینەکان ڕاستە دەستی پێ کردووە بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەو کەم بارانیەوە و کەمی ئاو جوتیاران کەمتر گرنگیان بە چاندنی هەندێک میوەداوە یاخود سەوزەوات بە تایبەت شووتی کە لەگەڵەوەی شووتی پێنجوێن کە بەهۆی تام و چێژە زۆرەکەیەوە خواستی لەسرە
ئەم ساڵ کەمتر ئەچێنرێ بابێکەوە لەم کارەدا ببینین بزانین جوتیاران لە پێنجێن چۆن کار دەکەن. وەرزی چاندنی بەروبوومە هاوینەیەکان لە پێنجێن دەستی پێکردووە. فەرقەکەی لە ناوکەکە لەم کێڵگەیەدا سەرقاڵی چاندنی تۆوی شووتین. بەخوا وەزعەتی ناڕەحەتە زۆر ناڕەحەت. عوسمان دەڵێت بەهۆی کەمبارانیەوە درەنگ دەسمان بە چاندنی شووتی کردووە و دەبوو زووتر دەست پێ بکەین. پێشوە عەرزەکەمان کێڵاوە و خۆشمان کرد و دوایەوە نایلۆنمان داخستووە و دوای نایلۆنەکە ئەوەی کرێکارە کونیەکات و شووتەکە دانین و ئاومان نییە ئاوەکە بیرەکانمان هەمووی کەمی کردووە چەمەکەیەوە ئەلەم کاتانە پاروشی کرد ئەو ئەم ساڵ حەز زووتر وشکەکە ئەیتر بێئاویەکەمان زۆرە حیج ناکرێت لەبەر بێئاوی نا وەکو ئەینا هیچ کێشەیەکی نی بەس کێشە بێئاوی و ئەوەیە. سەرەتا نایلۆنیان لە زەویەکان ڕاخستو و سیستەمی ئاودێری قەترەیی لە ڕێگای سۆندەوە بۆ ئاودانی شووتیەکان دانراوە. شووتی پێنجێن ناوبانگێکی زۆری هەیە بەڵام ئەم ساڵ جوتیاران بەهۆی کەم ئاویەوە کەمتر شووتیان کردووە و درەنگ دەستیشیان بە چاندنی کردووە. ئەمە ئیسە بەلەوە عەرزەکەیە کێڵین کە کێڵامان دوای کێڵان ئەمجا گاسنی لێ ئەمە گاسنمان لێ دوای گاسن کڵۆکتی لێەکەین دوای کڵۆکوت ئەمجا نایلۆن ڕاخەین ئەم نایلۆن و نەوارە ڕاخەین دوای نایلۆن و نەوارەکەیتر ئەوە بۆری دانین و دوای بۆری ئەمجاوە کرێکار هاتوو ئەوەی سە کرێکار شووتەکە دانێ و شووتەکە ئەمە شووتیە و کاڵەکە و شووتیە و ئیتا هەمویان بەس بەخوا گرانە. ئاودانەکەی وەڵای لە هەوڵۆ تقریبن مانگێکی پێچێ کە ئیسەم ئاومان تێ نەکرد تا مانگی ئاوی تێ ناکەین و دوای مانگەکە ئەم جایتر ئەبێ زوو ئاوی تێکەی تقریبا ئەمە سەکونەکان هەیە هەفتا دانێ هەیە 50 دانێ دوایەوە هەیەتر 50 بۆ هەفتا زیاتر نییە شووتی. ئەم تۆوە شووتیانە جۆریان زۆرە هەر جۆرێکیان و کاتی پێگەیشتنیان دیاری کراوە بە نزیکەی زۆرینەیان لە 70 ڕۆژدا بەرهەم دەدەن. لە سەرەتای چاندنیانەوە بەهۆی ئەم نایلۆنانەی ڕاخراوە تا مانگێک پێویستیان بە ئاودێری نییە. لە پاش مانگێک هەفتانە چەندین جار ئاو دەدرێن. بەگشتی شووتی پێنجێن لە سەرەتای مانگی هەشتەوە دەکەوێتە بازاڕ و خواستێکی زۆری لەسەرە بەهۆی تام و چێژە تایبەتەکەی. ئەڤیناتە کوردستان 24 پێنجێن. بەروبوومە هاوینەیەکان لە پێنجێن دەستی پێکردووە. فەرقەکەی لە ناوکەکە لەم کێڵگەیەدا سەرقاڵی چاندنی تۆوی شووتین. بەخوا وەزعەتی ناڕەحەتە زۆر ناڕەحەت. عوسمان دەڵێت بەهۆی کەمبارانیەوە درەنگ دەسمان بە چاندنی شووتی کردووە و دەبوو زووتر دەست پێ بکەین. پێشوە عەرزەکەمان کێڵاوە و خۆشمان کرد و دوایەوە نایلۆنمان داخستووە و دوای نایلۆنەکە ئەوەی کرێکارە کونیەکات و شووتەکە دانین و ئاومان نییە ئاوەکە بیرەکانمان هەمووی کەمی کردووە چەمەکەیەوە ئەلەم کاتانە. ئێستا لە زۆرینەی ناوچەکان یاریمی کوردستان وەرزی دروێنەکردنی گەنم و بەرهەمە دانەوێڵەکانیشە دەستی پێکردووە لە بەشێکی ئەو ناوچانەش تا ئێستا بە ئامێری کۆن یاخود ئامێرە کلاسیکیەکان کاری دروێنەکەن هەرچەندە دروێنەکردن ئێستا زۆر ئامێری باش و پێشکەوتوو هەیە بەڵام هەروەک ئەو وێنانەی ئەیبینن ئەوانە جوتیارانی یەکێک لە گوندەکانی دەڤەری باڵەکایەتین کە هاوڵاتیان بەداست یاخود کەرەمتوو یاخود مەڵەغان کاری دروێناکەن. خانمانیش هەروەک چۆن لە کۆندا لە کارە قورسەکانیش هاوکاری پیاوان بوون یاخود بڵین هەر خۆیان کارەکانیان قورستر بۆ لە پیاوان ئێستاش هاوکاریانەکەن و گەنم و جویان لەگەڵ دروێناکەن و مەڵۆمەڵۆیەکەن. بێگومان ڕەنگە کاری پیاوان دوای دروێنەکردن تەواو بێ بەڵام ئەبێت خانمان تا ئامادەکردنی ئەو دانوێڵەکە ئەکرێتە چێشت هەر کار بکەن لە دروستکردن بەردەوام بن. دانوێڵەکان یاخود بڵین بەرهەمی دانوێڵەکان بەنانە بە کولێرێ بە هەرچی دیکەیە خانمان ئامادەیەکەن. و ئەم وێنانەی کەی بینن لەلایەن محەممەد شۆمانیەوە تۆمار کراون و بۆ کوردستان 24 نێردراون.
ئێستاش دەستەکەم بە یاخود بڵێن ئەچینە سەر تەوەری سەرەکی ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە وەکو لە سەرتاشەوە ئاماژەم پێکرد باسکردنە لە ڕەوشی ئەدەب و نووسین تا ئێستا بزانین لە کوردستان هەرچەندە هەر بارودۆخێک بەسەر هەرێمی کوردستاندا هاتبێ نووسەران ئەگەر بارودۆخەکە خراپیش بێت جێگە دەستی خۆیان یاخود هەلەکان قستۆتەوە بۆ نووسینی زیاتر بە تایبەت لە سەردەمی کۆڕۆنادا بووە یاخود باسیەوە بکەین کە بووە دەرفەتێکی زۆر باش بۆ نووسەران هەرچەندە هەندێکیان لە هەر بارودۆخێکا بێت گرنگی تایبەتی پێدراوە بەڵام ئێمە ئێستا بزانین لەگەڵ ئەوەی کە لە چ ئاستێکدایە میوانێکمان لەگەڵ دەبێت لە ستۆدیۆی ڕۆژباشەوە کە ئەویش نووری ئیبراهیم علی ناسراوە بە نووری بێخاڵیە کە ئەمێ سەرەتا باسێک لە بایۆگرافیای ژیانی مامۆستا نووری بێخاڵی بکەین کە لە ساڵی 1970 لە ڕەواندز لە دایک بووە و ساڵی 1995 بەشی زمانی عەرەبی لە زانکۆی سەلاحەدین تەواو کردووە و ژیانی هاوسەری پێکهێنا و خێزاندارە لە ساڵی 1991ەوە لە بواری ڕۆژنامەنووسی و ڕۆشنبیری و کارەکات و ئەندامی کارای سندیکای ڕۆژنامەنووسان کوردستان و فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانە جگەلەوە دەستەی نووسەرانی گۆڤارەکانی نەما نوێ ڕەواندز و ڕۆژنامەی وڵات بووە و خاوەنی 12 پەرتووکە لە بوارەکانی سیاسی و ڕۆژنامەنووسی و ئەدەبیدا چاپکراوە هەروەها 18 ساڵە بە زمانەکانی کوردی عەرەبی نووسین و وتار و لێکۆڵینەوەی فکری و سیاسی ئەدەبی کۆمەڵاتی و بە دوواداچوونی ڕۆژنامەوانی دەنووسێت. مامۆستا بەخێر بیت. بەیانی هاوکاران باش بەیانی بینێرانی کوردستان 24 باشتر چوی هەن هیوادارم تەندروست بن. بۆ هیواین تو چۆنی تەندروست؟ زۆر باشم سپاس دەکەم. زۆر سپاس ڕۆژێکی باش بێت چەند ئەمڕۆ زۆر زوو خبرمان کرد بەڵام وابزانم خۆت هەر ڕاهاتووی لەسەرەوە. وەڵام لەسەر ڕاهاتنی بەیانیان هەروام ینی لە کۆنەوە زۆر کەم دەتوانم دوای سەعاشەش لەناو جێمێنەوە. باش بۆ بارانیشم بۆ لەگەڵ ئەمڕۆ جیاواز بوو ئەو ڕۆتینەی ڕۆژانی تر نەبوو جیاوازەکەشەوە گەشتێکی جیاوازی زۆرێکی زیاتری تێدا بوو هەتا کەشوەوایەکە زۆر خۆش بیانی ئێوە بوو ئینسان بێتە دەرێت. جا من باسی ئەوم نەکرد کە تۆ چنی شاعریشیش پێم وابێ شاعریشە نووسی هەن وەڵای زار جا ئەم جوانە بۆ تۆی تر دەرفەتێکی باشە بێت. مامۆستا خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لە بەرنامەکەی هەروەکو ئاماژشم پێکرد لە نووسین و ئەدەب و ئەو بابەتانە بەڵام پێشۆی باسیەوە بکەین ئێستا ئەو ڕۆژە بەکوێ گەشتووە لە چه ئاستێک و تموحێکی ئێوەیە باسێکی کتێبە نوێیەکەتمان بۆ بکە کابنایی بە هەردوودی بۆسپۆردا کتێبەکە کەی چاپەکرێەوە کەی دەستت پێکرد تا کەی چاپکرێت. زۆر سپاس وڵات بە شێوەیەکی گشتی دۆخی ڕۆشنبیری دۆخی هوەری دۆخی کولتوری بەعام ئەگەرسی جۆڵێش تێدایە ناوە تالاکی هەن کتێب چاپ دەکرێن شت دەکرێت بەڵام لە ئاستی پێویست زانیە ڕەنگەوە بەشێکی پەیوەندی بە نەبوونی سیاسەتی کولتوریەوە بێنە لەلایەن خودی حکوومەتی هەرێمی کوردستان بە درێژایی 30 ساڵی ڕابردوو سیاسەتێکی کولتوری ڕۆشن نابووە لە بواری چاپەمەنی لە بواری وەرجێڕان لە بواری چالاکی هوەری و ڕۆشنبیری بۆەوەی کار لەسەر بنیادنانی ئینسان بکە بۆیش هەر قەیرانێک دروست بوو بێت بە تایبەتی قەیرانی دارای ئەوانە چی حکوومەت وەسی حزبەکان خۆشەوە چی و دەستگا و چاپەمەنیان ئەوانی کە سەپۆرتی میدیا دەکەن دەستی خۆیان لە وەک دەڵێن تۆڵی خۆیان لەو بوارە کردوێتەوە دەستگای چاپیان وەستاندووە دەستگای وەرجێڕانیان وەستاندووە پارەیان لە ڕۆژنامە و گۆڤار گرتوێتەوە تەلەڤیزیۆنیان داخستووە ڕادیۆیان ینی لە هەموو دۆخەکاندا زیاتر بەڕاستی ئەووارە قوربانی بووە بۆ هیوایی کە بە دڵنیاییەوە بەو هیوایی چی حکوومەت بۆ ئایندە سیاسەتێکی کولتوری ڕۆشنی هەبێ و بواری زیاتر بەیاخی زیاتر بۆ بوارە داوت لەو دوو ڕۆژانی ڕابردوو بەڕێز سەرۆکی حکوومەت لە سلێمانی کە لەگەڵ کۆمەڵێک گەنجدانیشت بە قسێکی زۆر گەرنجی کردگوتی دروستکردنی مرۆڤ لە دروستکردنی باڵەخانەیەک زۆر سەختترە ئێکەوا بێ دروستکردنی مرۆڤ پێویستی بە سیاسەتێکی کولتوری ڕۆشن و هەمەلایەن هەیە و پێویستی بە بەخپێدانی بواری پەروەردەی هەیە و بواری ڕۆشنبیری و تەنانەت بواری تەندروستیش بۆەوەی ئەو زمینە بەڕاستێکە ئینسانێکی دروست لە وڵاتە دروست بێت بۆ هیداوایی کە هەموو لە کۆمەک بن لە گەشەپێدانی
بواری کلتوری لە وڵاتە لە 2000 ئەوە دەمێنێتەوە دەتوانێت خزمەتی ئایندەی ئەو وڵاتە بکە. ڕاستیەکەی ئەو کتێبەی بە هەردوودی بۆسفۆردا خۆزیە ینیسا من ئێوە تامە زۆرترم لەبەرەوە ئەو شەو گەشتە سلێمانی بەرهەمی زیاتر و خەرمان بەرەکەت دەکەم سلامت بێ بووە لە پیشانگای کتێبی لە چوارچێوەی فستیڤاڵی گەلاوێژ ئەمڕۆ نمایش دەکرێت و دەکەوێتە کتێبخانەکانیش خۆزیە فریاکەوتبان دوێنێ بە برادرەی دەستگا چاپەکەشم گوت بەڵام زۆر درەنگ و یانی من تا ساعتێ شەوش لەگەڵیاندا بووم وابزانم ساعتی هەڵزەونی ئەو کاتانە گەشت بۆ ناوستێمانی بەڵام تۆڵەتان بۆ دەکەم خۆی ئەو بەڵێنێتەوە دوای گرنگەوەیە کتێبەکە بەدەستمان بگا دەگەر ئەمڕۆژ هاوکارانی خۆشم لێرە پەنا بەخوا ئەو کتێبە دەمێکی زۆرە کارمەسە کردووە تقریبن بەو لە ئەو من لە 2016ەوە کە چوومە تورکیای تر ئەو ماوەی ساڵ شتێک بوو کە لەوێ مامەوە هەوڵم لە دوای گەڕانەوە شتێک بکەم کە جیاواز بێ لە هەندێک گەشت و بیرەوەری ئەوەی کە ئێمە لەسەر ڕاهاتوی ڕۆتین کتێبەکەی من زیاتر ئیشکردن سەر ئەو ئەزمموی ئەو ساڵ شتە ئەزمموی ژیانکردنی خۆت لەوێ یاخود تێکەڵکردنی کللتور و ئەدەبیاتی ئەو ناوچێژ لەگەڵ ئێمەدا ڕاستیەکەی هەم ئەزمموی ژیانی خۆمەکو ئەزممویشی نوێ کە چوومە ناو ژیانی ناوکاری نوێوانە و بەڕاستی هەوڵم داوە ئەوەی دەستم پێراگەشت بێت لە کونج و کەلەبەری ژیانی کۆمەڵایەتی هوەری کولتوری سیاسی تەنانەت وەرزشی کۆمەڵی تورکیش و هەتا ئەو ڕووداوە سیاسانی ئەوماوەی کە ئێمە لێندرا من کارم لەسەر کردووە بە زۆرێک لە جۆرەکان بە سەرداوێک بە ڕایەڵێک بە دۆخی ئێستا هەرێمی کوردستان ئەو کاتی یاخود هەرێمی کوردستانشم بەستۆتەوە بۆ نمونە لەوێ ڕیفراندۆمی هەموارکردنەوەی دەستور هەبوو هاوکات لێرە ڕیفراندۆمی لەسەر بەخۆی هەبوو لەوێ ململانی سیاسی توندی نێوان هەز سیاسیەکان بە تایبەتی گرتنی ئەندام پەرلەمانتارانی هەدەپا یاخود لایەنەکان کە وەڕێ پەیوانی دادپەروەری کۆمەڵێک ڕووداوی دیکە ڕاستەخۆ نەڕاستەخۆ پەیوەندیان بە ڕووداوەکان ئێرەشەوە من هەوڵم داوە هەم ئیشە ئەو ڕووداوانە بکەمەوە بەوردی و زانیاری باشیش هەل لە بواری جوگرافی لە بواری مێژووی لە بواری کولتوری و هەتا ژینگەی کۆمەڵایەتیش بدەمە خوێنەر و بەڕاستی دەرفەتەکەشم خۆستەوە لەنێ لەو کاتەوە دەستە پێکریا لە پاش ئەوەی کە گەڕایتەوە لەو ڕۆژەوەی چون من وەک دەڵێن دەفتەرێک یاداشتم لای خۆم هەبوو هەر جارێ شتێکە سەرنجی ڕاکێشاڵێ بۆی سبێ ڕۆژکە کاری لەسەر بکەم بزانم شوێن کاتەکە چی بۆ ئەو بابەتێکە ویست و مەقسەی لەسەر بۆن منە من ئیشێکی وردم لەسەر ماسیگرەکان کردووە ئەو ماسیگرانی کە لە وڵاتن ئیشێکی وردم لەسەر ژیانی کورد کردووە کوردی پەریوە و پەراگەندی باکووری کوردستان کە بەهەرهۆیەکەوە ببێ ئاواری شار و میترۆپۆلەکانی تورکیا بوون و بەژانی سەخت بەسەر دەبن ئەم وردەکاریانە بە جیاوازی کتێبەکەی دەرخست لەگەڵ ئەوانەی دیکە یاخود بە زمانێکی تەکنیکی نوێ چ گۆڕانکاریەکی هەبوو بۆ نمونە هەموو ئەم وردەکاریانە و ئەم بابەتە تێکەڵانە ئەم بابەتە جیاوازانەی کە خۆت باستێکی چۆن لە دووتوێی کتێبەکەدا باست کردو بە چ زمانێکی تەکنیکی واللهی هیوادارم کە کەوتە بەردەستان بیخوێن من لەو دەتوانم بڵێم کتێبێکە نزیک لە ڕۆمان ینی من هەوڵم داوە سوود لە تەکنیکی جیێڕانە وەربگرم لە دروستکردنی کاراکتەر وەربگرم لە سوود لە مامەڵا لەگەڵ کات و شوێن بگرم تەنانەت سوود لە ڕەگەزی فیدباک وەربگرم لە گەڕانەوە وەڵ من لە شوێنێکدا لە زۆر دیمەندا لە زۆر بابەتدا کە باسم کردووە دەرفەتەکەم خۆستۆتەوە بۆی بگەڕێمەوە ژیانی منداڵی خۆم و بەراوردی بکەم بیجارمەوە باسم لە کاری میدیای ئەوێ کردی بێ یاخود هەشتێک بێ هەوڵم داوە دووبارە لە ڕێ ڕیاڵەوە بێمە ناو بەشێکی یاخود خۆناغشکەی ئەزمموی ژیانی خۆم لە ڕابردوودا ئەو زمانێک کە پێ نووساوەتەوەکە و بە ڕێزێکە کاک سەنگە زراری بە سوپاسەوە ئەوەی بەڕێوبەری گشتی دەستگای چاپ و بڵاوکردنەوەی فام کە ئەو دوێمی کتێبە بۆ منی چاپ دەکەن لە پێشەکەی لێ ئاماژە پێداوە کە بە جۆری ئەو تیۆرە ئەدەبیانەی جێڕانەوە کە هەن و لە ڕۆنگە کۆمەڵێک ئەو ئەدیبوون و سەرە گەورانی کە ئیشە لە سەر جێڕانەوە کردووە هوەری جێڕانەوە لەوێ بۆ وردی بەرچاوی خوێنەی ڕوون کردوەوە کە من ئەو تەکنیکی ئیشم لەسەر کردووە وات لێ دەکا تۆ سەردێرێک دەخوێنیتەوە ئیتە دەست بەرداری نەوی بۆی بە دوای دابچی بەڕاستی من زۆرێک لە فێڵیشم لە خوێنەر کردووە یعنی بۆ نمونە
من نەهاتم لە سەرەتاوە بڵێم تورکیا وابوو وام کرد بۆ چوو نازانم چێ هەوڵم داوە گرەیەک دروست بکەم گرەیەکێکە لە ڕێگەزەکانی جێرانەوەی ناوڕۆمان ناو چیرۆک بۆی تۆ خوێنەر هەمیشە گیر بکەیت بە دوای دۆزینەوە یاکردەوەی ئەو گرەیەدا بڕ ئەمە هەر بۆ خۆشت نەتکردوتە دەواازەیە بۆی دەستکەی بە ڕۆمان نووسین بەخوا ئەزانی ڕۆمان نووسین زۆر سەختە ڕۆمان نووسین گوێری دەوێ ڕۆمان نووسین بەداخۆ من ئەو شویش لە گروپێکی کلاب هاوس قسەمان لەسەر زۆربۆری ئێستا ڕۆمانی کوردی دەکرد کە ئێستا بۆتە جۆرێک لە مۆ جۆرێک لە لاساییکردنەوە لە کاتێکدا ئەگەر پۆلێنێکی وردی بۆکەوە خوێنەوەی چڕەخنەی ئەدەبی وردی بۆکەی باوەڕتەبی 180 ئەوەی ئێستا بەناوی ڕۆمان دەنووسێت لە کوردستان ڕۆمان نیە یان تەشقەڵە فرۆشتە بە ڕۆمان بۆیە ئازاتی دێتەوە خۆت لە ڕۆمان دێ من چەند ڕۆژێش پێش ئێستا لە دیمانێک لەسەر ئەو کتێبە نوێم قسەم کرد گوتم کاکە من بوێری نووسینە ڕۆمانم نیە من هەوڵم داوە وەکو خوێنەرێکی ڕۆمان سوود لەو تەکنیکانەوە بگرن کە لەناو یەکێکە لەو بوارانەی کە ئەتەوێت ئیشی تیا بکەیت بۆ نا لەوانەیە بۆ ئایندا هەوڵ بدەن چەندە ئەزمموی کارکردنی تۆ ئەوەندە تێر و پڕە بە تایبەت لە بواری ڕاگەاندن و میدیادا بەڵام یاخود بڵێن لە ئەدەبیاتیشدا زۆر قاڵتر بوویتەوە ئەمە تا چەند تۆ لە یاخود ئەو نووسینانەی ئێستاکرێت بە بیر و بۆچوونی تۆ لە ئاستمۆحی توە یاخود ئەو زمانە ئەدەبی کە بەکارهێنێ بۆ نووسینی ڕۆمانە کتێبەکانی دیکەیە بۆ ئەم سەردەمە تا چەند لێ ڕازیت وەڵا کەم و زۆر هێشتا ماوێتی هەر هەمومان ماومانە ینی هەندێک ئەزمون و دەنجی زۆر باش هەن کە مرۆڤ دڵیان دڵی پیان خۆشەوە بەرهەمی زۆر جوان دەخەنە بازارکە ئەو کتێبە یا ئەو ڕۆمانەی کە دەینووسن سەرچاوە لە پاشخانێکی زۆر دەوڵەمەندی فکری سیاسی معریفی مێژووی و ڕۆشەبیری ئەو کەسانە وەردەگرێت بەڵام دەڵێم دۆخەکە ئاڵۆز و شێوە بۆ ئەوەیە کە هەرچی هاتۆ و یەخی ڕۆمانی گرت و شەڕی کاتی خۆش هەروە وەر شعر هات و خەڵک شەڕی پێدەفرۆش بەنسبەتە من زۆر من لەگەڵ برادرانش باز دەکەم ینی ڕەنگە من زیانێکی زۆرم لە خۆمدا بێت کە بە درێژایی لە دوای 92 تا ئێستا دەینووسم ئەوەندەی خۆم سەرقاڵی وتاری نووسینی سیاسی و فکری دەکرد ئەگەر ڕێک خۆم بۆ دنیا ئەدەب تەرخان کرد بە ڕەنگە شتێشتر بە بەڵام هێشتاش نەچوە بچێ من تەمەنێکی زۆرم لە پێشمە تەمەند درێژەبیەوە ئەمە ئینشاءالله ئینشاءالله مامۆستا چ کاتێک تووشی کێشە بوویتەوە بە تایبەت تۆ باسی واکە کە وتاری زۆر سیاسی و ئەدەبی و کولتوریشت نووسیوە هیچ کات بۆتە کێشە بۆ تۆ ینی مەبەست لە کێشە مەبەستم وایە هیچ کات ئەو وتارانە لەسەر ئەو وتاران دووچاری گرفتێک بوویتەوە کەسانێک بە دڵیان نەبێ یاخود قسەیکە ڕقیان لەسەر تۆت بێ هەڕەشەیەکیان لێ کردبی بە تاکیت خۆ تۆ کە دەنووسی هەموو خەڵک لێت ڕازی نابی وە تۆ بۆ ڕازیکردنی خوێنەش نانووسی ینی بۆ خۆت بڕوات بەچی هەیە ئەوەی کە تۆ بڕوات هەیە ئەوە پێت وایە ئەویان ناڵێم حەقیقەتیتەوە بەشێکە لە حەقیقەت دەیخێ بەردەستی خوێنەر وەرگر دوازار ئەو حکم نەدای تر ئەوەی کە هاوڕاتە دڵت پێ خۆشەوی ئەوەی کە هاوڕاشت نییە بەو هیوای کە گفتوگویەکی مەدەنی شارسانی لەگەڵ دروست بکە بۆی پێت بڵێ لەکوێدا بارگۆمێن لە بەڵگە بڵێ ئەویان وانیان ئەویان ڕاستیان لەوێ کورتت هێنا بەڵام بە دڵنیایەوە گرفتمان بۆ دروست بووەوە ڕەنگە من لە نێو کتێبەکەم ئاماژەم پێداوە نامەوێت لێرە بەڕاستی سپۆیڵمان لە خێناکە با خۆمان بخوێنینەوە بەڵێ کێشی زۆریش تا گەشتەوەی من ڕەنگە لەسەر نووسینێک سەرچاوی ژیان باشە پێت وایە ئەبێ نووسەر خوێنەر ئاراستە بکە یاخود خوێنەر چی بە دڵە داوای ئەوە بکە و نووسەرەکان ئاراستە بکەن ئێستا لە چ دۆخێکدایە بە تایبەت ئێستا والله ئێستا هاژەخان دەزان یەک لە گرفتەکانی حتا نەکە نووسی دنیا میدیاش وەلی هاتووە لە زیاتی ئەوانەی کای میدیا کای ڕۆشنبیری کای کولتوری هوەری پێشەنجی کۆمەڵگا بن و ئەوان سەرقافڵەکە بن و ئەوان خوێنەوەی وردیان بۆ واقعی کۆمەڵایەتی کولتوری سیاسی کۆمەڵگەی خۆیان هەبێت بۆی بەگوێرە ئەو واقعا و ئەوەی کە پێویستێتی کۆمەڵگە و ئەو پێدراوانەی هەن بیخەنە بەردەست خەریکە هەر هەمووی وە دوو هاشوشی خەڵک دەکەوێت یعنی میدیا بە شوێن خەڵک کەوتووە لەکوێ هەرا خۆری هەبوو دەچێتەوێت نووسەر بە شوێن وایە کەوتووە کە ڕۆشنبیرێکی سەدحیە ڕووکەشە ماوەیەک زۆر مۆدیلی
مۆبایلە شعر بۆ خەڵکەکە پێوا بوو لە کاتێکدا جاران کەنامەیەکە دەنووسی 12 لاپەڕە لە زیێتێکی زۆر خۆش تێدا بوو ئێستاش بە ناوی گەشە پێدانی مرۆیی و نازام دروستکردنی ئەگەر بە حسابی ئەو کتێبانە بێ کە لەماوەی ئەو بەلای کەم لەماوەی ئەو 5 ساڵی ڕابردوو لە بواری گەشە پێدانی مرۆیی لەسەر دروستکردنی سەرکردە و نازام چێ دەبوا کوردستان هەرە هەمووی سەرکردە بووە کەسی تەماشە دەکەی لەبەرەوەی بۆتە تیجارەت بۆتە زۆرێک لە بازرگانیکردن بە وەسەتەکە هەم نووسەران و کای نووسینەی توانی وەڵامدارەوەی پێویستی قۆناغەکەی خۆی بی و هەمیش خوێنەرێکی وا بە شێوەیەکی گشتی دروست نەبووە کە تێبگا وەکو خۆی وەکو ئینسانسی پێویستە ڕاستە کردنەوەی ئەم پێشانگەیانە بەتایبەت ڕاستە وردە دەستی پێکردو تۆ چەند ساڵ 1-2 ساڵ بوو کەم بووە و ئەم ڕۆژ فستیڤالی گەلاوێش ئەکرێت ئەنجامەدرێت تۆش بەشداری ئەمە چ ڕۆڵێکی بێت لە بەرەو پێشخستنی ئەو نووسینە چڕ و تێرانەی کە ئێوە یاخود کە شایستەی ئەوەیە هەر کەسێک خوێنەرێک بێت بیخوێنێتەوە بەڕاستی یەکێک لەو ئامراز و لەو هۆکار و لەو ڕێگەیانێکەوا دەکا ڕەنجی نووسەر بەبانە سێ فرۆشی کتێبە خوێنەری کتێبە کە بەدەنجەوە دێ لەو نێوەشدا ئەو کتێب فرۆشیانن کە چەند دەتوانن ئەو کتێبێت و ساخەنەوە لە بەرامبەردا پیشانگاکانی کتێب چی وەرزی بن چی ساڵانە بن چەوەی کە پێی دەگوترێنی دەوڵەتی چ لە ناوچەی دوورە دەسوانە بکرێن یەک لەو هەنگاوە باشان کە دەکرێت پەیوەندیشی زۆر باش لە نێوان خوێنەر و وە لە نێوان نووسەردا دروست بکەیت فستیڤاڵەکان دەرفەتێکی باشە دەن بۆی نەک لەو چوارچەوە ڕۆتینی و نەری تێ ڕابردوو هەپێ وابێ قاوێک دەخوات و کەس هێشتا دەناسێنا ڕەنگە کار بۆ باشتەوێکە کار بۆ وکرێ ئەو فستیڤاڵانە ببنە سەرکۆیەک تێدا گفتوگۆی پێداویستیەکانی ژیانی کۆمەڵایەتی و کولتوری و سیاسی ئێستا کۆمەڵگە بکرێەوە ببنە دەواازێک بۆی پرۆژەی باشی کولتوری لێ بەرهەم بێ کردووە جاخست بە کۆمەڵگە بکە بەدڵنیاییەوە پیشانگاکانی کتێب ڕۆڵێکی زۆر دەبینن لە ناساندنی کتێب وە لە پتەوکردنی پەیوەندینەوە خوێنەر و نووسەر بەڵام دوو بارەش لەبەرەوەی زۆر کتێب فرۆشیەکان و دەستگاکانی چاپ و پەخێش لەبەرەوەی زۆر لەسە حسابی مەحسوبیت منسوبیت ناوچە نازانم چیوانە شتێک خەبە دەکەن لە قەبارەی خۆی زۆر گەورەتر کە وا دەرناسیەوە خوێنەر بێ ناومێ دەبێت لە بەرامبەردا شت هەیە لە سەرفەکانی خۆی دهێڵن بەبێەوەی بیگەنە خوێنەر ڕەنگە خوێنەر تامەزرۆی بێ و شتێشتر کە زۆر گرنگە ئێمە تا ئێستا سیستەمی دابشکردنمان لە کوردستان لە چاپ و کتێب بە تۆ کتێب چاپ دەکەی بەڕاستی تازە ئێستا خەریکە تاکتا کۆمپانیای دابشکردن و بڵاوکردنەوە دەست بەکار دەکەن ینی گرفتێکی نووسەرەوێت تۆ چۆن لە هەولێری کتێبت لە کتێب خانەکانی گەرمیان و کفری و کەلار و هەڵەبجە و زەڕایان و نازان ئەمە زۆر جارەکەوێتە سەرشانی نووسەر خۆی کە بیبە زۆر جار وای لێ هاتۆ بەڕاستی بۆیە یەک لەو گرفتانە یعنی یەکیان ئەویان زۆر گرنگە گرفتێکی تر هاژە خان زۆر ئەوەیە ئەمین معلوف لە شوێنێکدا باسەوە دەکە ئەڵێ هەموو خەڵک باسە سەحری کتێب دەکا کتێبی فلان سەحرێکی وای تێدا نازانم هەر کتێب باش شێوەیەکی بەڵام لەبیر دەکات خەڵک لەبیر دەکات کە ئەوەی سەحری کتێب جوانتر دەکات دوو سەحری دیکەن تێکەڵ چێشن سەحرێک خوێنەرە خۆی ئەگەڵ کتێبە نەکەوتە بەردەستی خوێنەر وە خوێنەر ببوورە پەیدا نەچووەوە نەی خوێنەوە سوودی لێوە نەگەر ئەو سەحری بەتاڵ دەبێتەوە و دیوی دومیان کە زۆر گرنگە قسەکردن لەسەر خودی کتێب کە مەبەستی کایە ڕەخنەیە کاتێک ڕەخنە غایب بێ ڕەخنە ئامادەی نەبێ وە خوێنەوە بۆ کتێب نەکا بە دیوی باش و خراپ هەڵسەگارێکی وردی بکە ئەو سەحری ئەو کتێبە بەتاڵ دەبێتەوە یعنی هەم خوێنەر خۆی و هەمیش ڕەخنەگر ڕۆڵێکی زۆر زۆر گرنگ دەبینەوەی کە بەها بۆ کتێب بۆ نووسینیش بگەڕێنەوە ڕاستە هەرچەندە بوارەکە یاخود بەرهەمە نووسراوەکانی تۆ پێچە یاخود بڵین زۆر بابەتی دیکە چڕ بێتەوە قسەی زیاتری لەسەرکەین بەڵام لەبەر کەمی کاتی بەرنامەکە لە کەم تەرخەمیمان ببوورەوە مسا بەڵام پێشەوەی کۆتایی پێبێنم شارێکم پێشکەشکی چۆنە نازانم کەفتەوە پێم خۆشە بێت دەنجشم خۆش نییە ینی ئاگات لێبێ گرنگ تێکستەکەی وانە وڵی هەوڵ دەدا
بالتأكيد. کەشەکەی ئەوەیە کە شارێکی توی تیاابە پێشۆی بۆ تای پێبێنین زۆر شوون هەڵگر ئەوە لە کتێبی سەفەر نیشتیمانی نیو مسافری شار هیچ کە کاتی خۆی دەستگای بەدرخان چاپی کرد. دوای بارانیش ڕێگا دەخوێنمەوە دەزانم بەو نەوەدا گوزەرت کردووە یان نا سێبەری پێیەکانت بەسەر تۆزی دوای باران دەبینم ڕێگا دەخوێنمەوە لە شکانی دڵی درەخت لە قرچەی ڕۆحی گەڵاکان بەدەست دەڕاخیتەوە تێدەگەم بەو ناوەدا ڕەت بوویت سما بێمنی ئەوە دێنێ دەست بچێتە پرسی درەخت ڕێگا دەخوێنمەوە بە سەمای درەختەکانەوە دەزانە بەو ناوەدا ڕەت بوویت ئەوە نییە هێشتا مۆسیقای دەنگت دیان هەژێنێ بە شاگەشتکەبوونی جۆگەلەدا دەزانم کە ڕەنگی ناولەپت لە ئاوێنەی دڵۆپە ئاوەکانیدا دەڕژێ بە زریوەی چۆلەکەکاندا دەزانم بێرەدا ڕەت بوویت ئەوە تا هێشتا نیگابانن ڕێگا دەخوێنمەوە من بە حەپەسانی شۆستە دەزانم بێرەدا ڕەت بوویت بە دۆشدامانی ڕێبواران بە دیار سێبەری هەنگاوەکانت بە واخۆڕمانی شەقام لە ترپەی هەنگاوەکانت بە منداڵە چەقاوەسوەکان کە فرسەتی غافڵبوونی دایکەکانیان قوتۆتەوە و فرکانیانە بەو ناوەدا بە مۆڕەی بن ئەبرۆی ژنان لە پیاوەکانیان دەزانم ئەو ناوەت پڕ کردووە لە هەرا ڕێگا دەخوێنمەوە بەبا دەزانم بەو ناوەدا گوزەرت کردووە ئەوە نییە بۆنی پرستی گەتووە بە باڵکۆنی ماڵەکانەوە دیارە کە نیگای کوڕەکانیان هێشتا بەسەر پەنجەرەکانیانەوەیە و بە دوکانی سەرتاشخانەکان کە لەناو ئاوێنەکانیاندا جێماویت لە شوێنی وەستانی پاس بە دەنگدانەوەی چاوەڕوانی دەزانم پێدەداڕت بێت. زۆر سپاس زۆر چێژبەخشە و یەکسەر ئەوێتە وێنەیەک لەبەر چاوت هەموویە سپاس مامۆستا بە هیوای سەرکەوتن و بەردەوامی سپاس بۆەوەی کە میوانی پرۆگرامەکەمان بووی. دووبارە سپاس بۆ تۆ بۆ هاوکاران لە بەرنامە ڕۆژ باش بۆ تەواوی هاوکاران لە کوردستان 24 سپاس بۆ دەرفەتێکی شڵەقسانتان هەر سەرکەوت و سەرفراز. زۆر سپاس هەمیشە بەردەوام بی. ئێستاش بابەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین بزانین لەکوێ دیکە وەکو هەولێر هەور و بارانە.
بە ئامانجی پاراستنی ژینگە و پاشماوە پلاستیکیەکان لەسەر شێوەی کتێبخانەیەک لە میانمار هەموو ئەو پلاستیکانە کۆ ئەکرێتەوە و دواتر ڕیسایکل نەکرێن کە ئەو کتێبخانیان پێ دروست کردووە کە بڕیار بووە سەرەتای ئەم ساڵ پرۆژەکە بکرێتەوە بەڵام بەهۆی کودەداکەی مانگی شوباتی ڕابردوو بۆ کاتێکی نادیار دواخراوە دیزاین و دانانی مادە پلاستیکەکان سەرنج ڕاکێشە بۆ جیاوازە با ببینین بزانین کێ ئەم کارەی کردووە کێنەوە کەسانە و بۆ چۆن ئەو پلاستیکانیان کردووە بە خشت تا کتێبخانێکی گەورەی لێ دروست کرد. ماڵێکی ڕەنگین و جیاوازە بە ناوی کتێبخانەی پلاستیک دروست کراوە بەڵام کتێبخانەیەک بێ کتێب و بێ خوێنەر بەڵکو تەنها ئەو بوتڵە پلاستیکانن کە بە کیسە و زەرفی ڕەنگە و ڕەنگی شیرینەکان پڕکراون. هەریەک لەو خشتە پلاستیکانە چیرۆکێکە لە ناوی ئەو منداڵانەی دایک و باوکیان لەدەست داوە و لە ناوەندی بێسەرپەرشتان وەک کاری خۆبەخشی دروستیان کردووە. ئامانجیشیان پاراستنی ژینگەی میانمارە بە تایبەت دوای گرژی و ئاڵۆزیەکان و کودەتا سەربازیەکەی. بوتڵە پلاسیکانمان بەکارهێنا بۆ ئەوەی پیشانی بدەین کە هەموو مادە پاشەڕۆکان زبڵ نین هەرچەندە کەسێک وەک زبڵ فڕی دەدات بەڵام دەکرێت لە فۆرمێکی دیکەدا بەکار بهێنرێت و ئەنجامدانی ئەم جۆرە ڕسەلکینیانەش دەبێتە هۆی کەمکردنەوەی پاشەڕۆکان. هەریەک لە فێرخوازان یەک کاژمێریان پێویستە تا بتوانن بوتڵێک کە وەک خشتێکە لە دیوار و بینای کتێبخانەکەدا دروست بکەن. هەرچەندە پلانی مەراسیمی کردنەوە و بەرنامە و ڕێخستنی کتێب بۆ کتێبخانەکە بەهۆی کودەتاکەی یەکی شوباتەوە دواکەوتووە بەڵام دڵخۆشن بەوەی توانیویانە خزبن بە ژینگەی وڵاتەکەیان بکەن. من باش زۆریاوی کاری کردیا حتانکە پێتر 105 تابووکان من دروستکردە. ڕاستی ئەس گەلەکە خۆشحاڵم دەماکو 105 بوو 200 تابوک من دروستکردین دەبێ باڵەخانەیەدا و 5000 تابوک ژی هەنە vێکیژی ناوێ من کوێ ناڤاوێ کتێبێدا. بۆ دروستکردنی باڵەخانەی کتێبخانەکە لە یانگۆنی میانمار 5000 بوتڵی 1 لیتری پێویست بوو کە وەک خشت بەکارهێنرا کە خۆبەخشەکان نزیکەی 5000 کاژمێر کاریان لەسەر دەکرد بە ئامانجیەوەی بۆ ماوەی 5000 کاژمێر زەوی بپارێزن. هەمیشە دەرفەت هەیە بۆی کە بتوانین ژینگە بپارێزین و ئاگامان لەوەش بێت کە ئەو هەموو پلاستیکی هەیە چەند ساڵی داهاتوو چ زیانێکێ بێت. ئێستا با بەیەکەوە بزانین بەهای دراوەبیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە. خاوەن چێشخانە و هۆتێل و مۆتێلەکانی کرواتیا ئامادەکاری بۆ پێشوازی لە گەشتیارانەکەن بە شێوەیە کە شوێنی مانەوە و خواردن و خواردنەوەکان وەک دۆخی پێش کۆرۆنا ئامادە دەکرێن بۆ ئەوەی لە وەرزی گەشتیاری کە لە ناوەڕاستی مانگی داهاتوو لە وڵاتە دەست پێکا بتوانن پێشوازی لە گەشتیاران بکەن و بەرپرسانی کرواتیا بە مەرجی وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا یاخود توشبوون بن و دوایەوە چاکبوونەتەوە بە بەڵگەی سەلمێنراو ڕێگە بە هاوڵاتیان و ئەو کەسانی لە ناوخۆن و هەروە گەشتیارانیشێن سەردانی ناوچە گەشتیارەکانی ئەو وڵاتە بکەن و بەپێی وتەی بەرپرسانی تەندروستی کرواتیاش پێشبینیەکرێت تا ناوەڕاستی وەرزی هاوین 50 ملیۆن کەس لە وڵاتە ڤاکسین وەربگرێت. ڕووبارێک لە گڤە و شەپۆلی کوڵاوی گڕکانەکان کە لە چیای نایراگۆگۆ بەرەو قەراغی شاری گۆمای کۆنگۆ هاتووە و هەزاران خەڵک و دانیشتووی ئەو ناوچێش لەبەر مەترسیەکانی هەڵاتون و ماڵ و حاڵیان جێهێشتووە. دیمەنەکانیش کە لە ئاسمانی ناوچەکەەوە گیراوە نیشانەیە کە بەردی گڕاوی چۆن ئەو ناوچەی خاپور کردووە و حکوومەتی کۆنگۆی دموکراتیش ڕۆژانی لە ڕۆژی شەمەوە فەرمانی چۆڵکردنی شاری گۆمای داوە و هەڵکردنی گڕکانەکەش وای کردووە کە مەترسی زۆر هەبێ بۆ ناوچەیە و هەروە وەزیری پەیوەندیەکان لە تویتەرێکدا وتوێتی پلانی چۆڵکردنی شاری گۆما کاراکراوە و بە هەشتاگ بڵاو کراوەتەوە لەو ناوچەیە بەڵام پێدەچێت هێشتا زیانی زۆری گەیاندبێ و تەواوی نیوەی شارەکەی خاپور کردبێ چونکە بەردی گڕاوی گڕکانەکە ئەوەندە بەهێز بووە کە هیچ شتێک لەسەر ئەو زەویە بەرگەی لەگرتو و تەواو خاپور بووە.
هەمیشە کوردستانمان پارێزراو بێ لە ڕووداوە سروشتیەکان بە تایبەت و لەگەڵیشدا ئەو ڕووداوانەی کە بەهۆی جەنگ و شەڕەوە دروستە بێت. پرۆگرامی ڕۆژباش لێرەدا کۆتایی پێهێنم بۆ هیوایە کاتێکی باشتان لەگەڵ ئێمە هەبوو بێت و تەواوی کاتەکانی دیکەی ئەم ڕۆژتان هەر بە باشی بەڕێ بکەن ماڵاوە.